ئەو کاتە و باش بەڕێزان ئەوڕۆ پێم خۆش بوو باسی بابەتێک بکەین کە لەو فینلاندێ زۆر باوە لە نێو خەڵکیدا، ئەویش قومارکردنە، قومارکردنی ئەو قومارەی کە بە پارە دەیکەی و پارەی دەدۆڕێنی و پارەش دەبێەوە. لێرە لە فینلاند لە هەموو جێگایەکان لە هەموو شوێنە چێشتخانە و دوکان و مارکێت و بازاڕەکان ئەو دەستگای لێیە کە تو دەچی یەک یۆڕۆیەک یان چەند یۆڕۆیەکی تێداوی و بۆ 5-6 دقە و 10 دقە پێی دەخافڵی خۆت مەحتەل دەکەی و یا پارەیەکی دەبێت یا دەیدۆڕێنی، بەڵام زۆرتر دەیدۆڕێنی چون وایان چاوی دروست کردوونە بەرنامەکانیان وا کۆنتترۆل دەکەن کە بەڕاستی زۆرتر دەیدۆڕێنی. خەڵکەکە فریوێ دەخوا لێرە لە بەرەوەی کە کاری دیکەش نییە مەجبورن هەموو دەچن ئەوەی دەکەن و هیچ زۆر شت نییە وەڕازی خۆتی بێ بشکێنی وەک وڵاتانی لایمە خەڵک زۆرتر بەتەنیە ڕەفیق کوشتی نییە دەچێ و کاری دەکا. بەڵام لە ئەساسدا ڕاستیەکەی ئەوەیە کە چ شتێکم نیهاندا ئەو بابەتەی باس بکەم ئەوڕۆ ئەوەیە کە ئەو مۆزوعێکی تەواو دەرونی و ڕەوانیە، ینی چۆن بڵێن مۆزوعەکە پەیوەندی بەوەیە هەیە بەڕابردووی کەسەکەیەوە هەیە، هەموو کەس ناتوانێت ببێتە قومارباز بەڵکو دەبێت ڕابردوویەکی تۆزێک جێگای سەرنجی هەبێ، بۆیە ئەوانە چارەسەر دەکرێن ئەگەر هاتچۆی دکتۆری بکەن. ئەو ڕۆژانە چارەنووسی ژنێکم چاو لێ دەکرد لە تەلەڤیزیۆنی قسەی دەکرد لە تەلەڤیزیۆنی فینلاندی، دەماوەی 2 ساڵاندا 300,000 یۆرۆ پارە هاتوتە نێو حیسابەکەی و ڕۆیشتووە، ینی لە کۆتاییدا نزیک بە 200,000 یۆرۆ قەرزدار هاتووە دەرێ بە شەریکە و بێر و بەوێ، یعنی 200,000 یۆرۆ. ئەو دەڵێ هەر دقەیەک دەتوانم بڵام حیسابم کردو هەر دقەیەی لە ژیانیدا یەک یۆڕۆیەکی دەستگای پارەی هاویشتی یان قوماری پێکردو دقەی یۆڕۆیەک لە ژیانیدا لە کاتەکانی ژیانیدا. ئەو ژنە وای لێ هاتووە لە کۆتاییدا کە پارە و معاش و حقوق و شتەکەی خۆی کە تەواو بۆ هەمووی مانگانە چەندی پەیدا کردو لە قومارە دۆڕاندوویەتی، دوای هاتۆ بە نێوی مێردەکەی کە لێرە هەمومان دەزانین بە نێوی مێردەکەی چوە قەرزی وەرگرتووە بێەوەی کە ئەو بزانێ داوای کردو پارەکە بێتە نێو حیسابی خۆی، پارەکەی هەموو دۆڕاندووە، دوای چۆ بە نێوی دایکی و بابی پارەی وەرگرتووە ئەوی هەموو دۆڕاندووە، وابزان بنێی باپیری ئەوەشی بنێوانیش قەرزی وەرگرتووە. لێرەش هاسانە تۆ ژمارەی کارت و شتەکەی و هێنکیلۆ نووسەکەی داوە و چۆ لە ڕێگای ئەو نێت بانکیەکەیەوە، ینی ئەو کۆدەکەی کە بانکی پێدەکەیەوە ڕقم حیسابی خۆتی پێدەکەیەوە بە ئینتەرنێت چۆوانە چۆتە نێو ژمارە حیسابەکەی و توانیوێتی پارەیەکی پێوەرگرێ، ینی 160,000 یۆڕۆ هەر بە ناوی ئەوانەوە وەرگرتووە. جاوەی کە بۆ من سەرنجڕاکێش بوو ئەوەیە ئەمەی کوردی بەدبەختی بێچارەژ کە لێرە لە وڵاتەینە جاری وایە دەمان هەوێت 10,000 یۆڕۆ وەرگرین دوکانێکی پێ بکەینەوە یان بیزنێسێکی پێ بکەین ناماندنێ. ئەمن وا هەبووە چوومە داوای 2,000 یۆڕۆم کردووە بە قەرز بانک نەیداومەتێ، ئەمە لە حاڵێکدا بوو نە قومارم کردووە نە نێوم ڕەش بووە و هەموو شتێکی خۆشم ینی لۆتۆ یان چۆن بڵێن ئەو ڕابردوویەکی باشم هەبووە لە وڵاتەی، بەڵام نەیانداومەتێ. بەڵام ژنێکی فینلاندی چونکی خەڵکی ئێرەیە زۆرتری باوەڕ پێ دەکەن، بەڕاستی زۆرتری باوەڕ پێ دەکەن و ئەو پارەی دەدەنەیە، ینی 160,000 لە ماوەی 2 ساڵاندا قەرز وەرگرتووە داویانەتێ بێ ئەوەی کە داوای زەمانەتێکی لێ بکەن کەسێک بێتە زامینی. بەڵام ئەمن بۆ خۆم بۆ پارەی 15,000 کە چوومە داوای زەمانەتی قورسیان لێ کردوم کە جێبەجێ نەبووە. دەنا من ئەگەر ئێستا هەر کوردێک 160,000 بدەنێ لە وڵاتی پێی دەبێتە زوو پێی دەوڵەمەند دەبێ و دەتوانێت دوکان و بیزنێسی باشی پێدانێ.
بەڵام ئەوە بەجێی خۆی ئەوەی ڕاست بێ ئەمن خەڵکێکی زۆر دەبینم لە کوردەکانی خۆمان جاری وە دۆستی زۆر نزیک و خۆشەویست دەبینم خەریکی ئەو دەستگانان قمارە دەکەن بیستوشمەتەوە زۆر کەسم بیستوەتەوە کە بە شەوێکی 15,000 یۆڕۆی هەبووە دایناوە لەسەر قمارەکان ئێستا هاسان بوونە بە ئینتەرنێت دەتوانی بیکەی هەر لازە نیوە شێوە ڕاز دەبی دەتوانی بیکەی خەڵکێکی زۆر ژیانی فەوتاوە ئەمن دیتومە بە چاوی خۆم کە برا منداڵەکەی لەبەری پاڕاوەتەوە داوای پارەیەکی زۆر کەمی لێ کردووە ئەوەندە کەم کە ڕەنگە سەر سۆر بمێنێ نەیداوەتێ بەڵام کە قمارە دەکا 5 یۆرۆ و 10 یۆرۆ و 20 یۆڕۆی هەر با زۆر بەخۆشی بە سوک و هاسانی دەستگایەکەی داوێ بەڵام حازر نییە 2 یۆڕۆی بدا بە منداڵەکەی یان حازر نیە 5 یۆڕۆی بدا بە منداڵەکەی پێی وایە 5 یۆرۆ بۆ منداڵێکی تەمەن 5 ساڵە زۆرە یان 6 ساڵە زۆرە ڕاست دەکا ڕەنگە 5 یۆرۆ زۆر بێ بە 2 یۆڕۆش دابین دەبێت بەڵام ئەو بەڕاحەتی 10 یۆڕۆی دەداتێ ئەوە کێشەی زۆر دەخڵقێنن لە وڵاتەی زۆر بنەماڵەکان لەسەر ئەوەی تێک چوونە زۆر کەسایەتیمان هەیە توش بووە لە فینلاند بەپێی ئاماری ڕەسمی لە هەر بەپێی ئاماری ڕەسمی لە 3 و شتێک یان بڵێن 3% خەڵکی ئەو وڵاتەی تووشی قمارێ بوونە و تووشی کێشەی گەورە بوونە ژیانیان فەوتاوە بەڵام دەڵێن ئەوە ئامارێکی تەواو نییە بەڵکو لە هەر 5 کەسی 1 نەفەر تووشی محتات بۆ بە قمارێ وە ژیانی لە دەستداوە ئەو ژنەی کەم چارە نووسەکەیم گوێ لێ بوو لە تەلەڤیزیۆنی هەر قسەی کرد دەڵێ من 200,000 قەرزدارم دڵنیام تازە هەتا ئاخری تەمەنم ناتوان بیدەمەوە هەموو مانجێ بەشێکی زۆر لە حقوقەکەم دەوڵەت دەیبا بەڵام هەر پێڕادەگەم سوودەکەیوی بدەمەوە ینی کۆرکۆیەکەیوی بدەمەوە بەڵکو ئەسلی قەرزەکە هەر دەمێنێ دا بۆیە دەڵێت ناتوان بیدەم قەت ناتوان بیدەم و بۆ هەتا احتماتی خۆی باوەڕی خۆی ینی باوەڕی پێ ناکەن لە وڵاتی لە دەستی داوە تازە هەتا ناتوانانی خانووی بکڕێ ماشێنی بکڕێ ئۆتۆمبیلی بکڕێ هەر شتێکی بیکڕێ ناتوانێت ڕەنگە زۆر کەس هەرخانی بکرێ نەداتێ مەگەر ئەوەی کە شەریکەیەکی دەوڵەتی بێ بتوانێت ئەویش بە زەمانەتێکی زۆر بۆیە بۆ هەتا زۆربەی ئەو کەسانە خۆیان دەکوژن ئەو ژنە دەڵێ ئەمن هاتم خۆم بکوژم خۆشم ینی کوژ ینی شتێکم خوارد دەرمانێکم خوارد بەڵام زوو دایکم و بابم دیتیان بەوە گیانیان مە دکتۆری و نەمردم بەڵام زۆربەی ئەو کەسانە خۆیان دەکوژن جا چەندە ناخۆشە من منداڵم هەبێ و خۆم بکوژم دایک و بابم چاوەڕێم بن و هەم دایک و بابم لە ژیاندا مابن و ئەمن خۆم بکوژم بەڵکو ڕەنگە هەر خۆم نەجاتم نوێ بەڵکو دڵی وانیش دەکوژم ڕەنگە دایکی بابم یان منداڵەکانم هەتایە بەو خۆکوشتنەی منەوە ئازار ببین ئەو ژنە دەڵێ ئەمن کاتێک کە ئێستا کە دەزانم نەمردومە زۆر خۆشحاڵم کە نەمردومە چون منداڵەکان پێویستیان بە من بوو ڕاستیش دەکەم لە کۆتاییدا پێشکەشکاری بەرنامەکەی لێ پرسێت و چۆن بوو توانیت ڕزگارت بێ لەو مۆزوعی و واز بێنی کەسێک کە محتات دەبێت زۆر هاسان نییە دەڵێ منداڵێکم بوو منداڵەکەم کوێر بوو چاوی نەیدەدید یعنی بینایی نەبوو دەڵێ ئەمن دەمزانی تازەوە منداڵم هەتا بینایی نەماوە ئەمن دەبێت بۆی ببم بە چاو یعنی ئەو دنیای هەچی دەو دنیایدا پێی نیشان دەم بڵم ڕۆڵەژیان ئەو شتە جوانە ئەوایە و جوورەیەوەیە ئەمن ببمە چاوی منداڵەکەم دەڵێ کە فکرم لێ کردەوە ئەمن چاوی خۆم هیچی لەو دنیای نەدەدیت جگە لەو دەستگای قماری هیچ شتێکی دیکەم نەدەدیت ئەگە دەچوومە فروشگای چوومە بازاری هەر دەفکریوی داوم دەڵێ هەر دەقەم کاتەبە دەچوم قمارم دەکرد بۆیە دەڵێ ئەمن هیچم نەدەدیت هەر دیتم بابەگەر ئەو زورە بێ منداڵەکەی منیش هەر دەبێت دەستگای قماری پێنیشاندەم کەوا بووە من دەبێ واز لەو قماری بێنم بچم بەرەو شتی دی بڕۆم بە کوڕەکەشم بە منداڵەکەشم بڵم ئەو شتانی دیژ لە دنیا هەنە دەڵێ ئەوە هانیدام دوو هەم شتیش دەڵە مێردەکەم پێی کوتم کوتی خۆشم دەوێ بەجێت نایڵم بە تەنیابی بەڵام
ئەمن قماربازێکم خۆش ناوێ بەڵکو ئەم کەسێکی ئاسایم خۆش دێ هەوڵ بدە خۆت دەرمانکە هەروە خۆشم دەوێت قەت حازر نیم لێت زیابمەوە گەرچی بنی من قەرزێکی زۆر وەرگرتەوە ئەم ژیانی مەتخەرا کردو بەڵام هەر خۆشم دەوێت ئەو دوو قسەی زۆری کاریگەری لەسەر ئەو ژنەی کرد بوو ئەمیش پێم وایە ئەو پیاوانەی لێرە قمارە دەکەن پێم وایە زۆربیان ژنەکەیان خۆشی دەوێن زۆربیان منداڵەکانیان زۆریان بابیان خۆش دەوێت جابووە بە هەڕمەتیەوەی کە منداڵەکانیان ئەویان خۆش دێ منداڵەکانیان چاویان لەوەیە بابیان کەسایەتێکە بابیان پشتیان بگرێ ئەگەر هیچیان بۆ نەکالانی کەم وەک کەسێکی لە پشتیان ڕاوەستێ وەکو بابێک نەک بە قماربازێک کە لێر و لێ بکەوێ تووشی دزی بێت تووشی هەموو شتێکی دەبن ئەوانەی قمارە دەکەن بۆیە بە حرمەتی ژن و منداڵەکەی خۆتان ئەوەشتان لەبیر بێ بە حرمەتیەوەی کە لەو ژیانە ناخۆشەی کە وڵاتی خۆتان نەجاتتان بووە لێرە هەمومانجێ لانی کەم ئەگەر ژیانتان خۆشیش نەبێ پارەیەکی وەردەگرن کە ژن و منداڵەکەتانی پێ بخێوکەن بە حرمەتی ئەو شەرایەتە باشەی ئەو بارودۆخە خۆشەی کاتانە بچوونە دکتۆری بە دکتۆری بڵێن ڕێگای هەیە هەمووتان هەموو کەسانی کە قمارە دەکەن کاریگەری ڕابردوویە لە ڕابردوودا هەندێک کێشە هەبووە لە ژیاندا کە دەبێتەوە هۆی وەی کە ئێستا تووشی قمارێبی و ئێستا ڕەوانشناسی یا دەروونناسی ئێستا دەڵێ کەسانێک کە تووشی مەشروب خواردنەوەی زۆر نەک مەشروب خواردنەوەی کە هەفتەی یا مانگێ جارێک بێ بەڵام کەسانێک کە محتات دەبن بە مەشروب و مەوادی هۆشبەر و ئەوانە هەمووی ئەوانەی ڕابردوویە و هەمووی ئەوانە بە ڕەوانشناسی بەڕاستی چارەسەر دەبێ هیوادارم بچن و هیوادارم نەتەوەی کورد لێرە لانی کەم لەو فینلاندی و وڵاتایندی ئوروپایی بەڵام لە فینلاندێ دیارە دەستگای قماری زۆر ئازادترە هیوادارم نەتەوەی کورد کەمتر لەو شتەی خەسار ببینێ و داهاتوویەکی خۆش بۆ هەموو لایەکتان چاوەڕوان دەکەم ئەمیش لە تورکۆ دەژیم هەر کەسێک ئەو کێشەی هەبوو ئەم بۆ خۆم حازرم یارمەتی بکەم و ڕێنوێنی بکەم بەرەو دکتۆری و بێپەیوەندیم پێ بکا و بە دڵنیاییشەوە هەروەکی لە بازاری زۆر کەس دەبینم کە قمارە دەکا و حازریش نیم بە کەس بڵێم یارمەتیان دەکەم و دەیپارێزم و پێم خۆشە من ببم بە دەرفەتێک کە یارمەتی ئەوان بکەم ڕۆژێکی خۆش و هەبێ ئەو ڤیددیویانە میشتکە هەم لایکیان بکەن لە یوتوبەکەم هەمیش بۆم بڵاو بکەنەوە پێم خۆشە چالاکیەکانم ئیدامە بدەم ئەگەر ئێوەش لایک و بڵاوی بکەنەوە بۆ من خۆشتر دەبێ زۆر سپاس و ڕۆژێکی خۆش.